سڵاف بینەرێن هێژا خۆشتوی بینەرێن کەناڵێ بادینان سات خۆشحالم کو جارەکادی هاتمە خزمەتە هەوەیەم بەرێز بینەران زانینە هەر زمانێکی ژبلی زمانێ دەیکێ نیشانە ڕەوشەمبیریە و پێشڤەچوونە کەسایەتیا مرۆڤیە لەورا مرۆڤ چەند زمانان بزانیتن ژبلی زمانێ دەیکێ کەواتە ئێکسەر دچیتە ناف کلتور و ڕەوشەمبیریەکە جێواز ژ کلتور و دابوونەریتێن ملەتێ خۆ دگەل مەدابنداک و بزانین فێرخوازێن پەیمانگە هاتان دەربارەی ئەوێ بابەتی چت بێژن چەند گرنگە مرۆڤ زمان بزانیتن زمانێن جێواز ژبلی زمانێ دەیکێن بەڵێ لازمە لەسەر هەموو تاکێک جگە لە زمانی دایک زمانیشتر بزانێت بۆ نمونە وەربگرین لە کاروباری ڕۆژانەمان ئێمە پێویستمان بە زمانی ئینگلیزە بە نمونە وەربگرین یان ئەتوانین لە دنیای دەرەوە سەفەری هەر وڵاتێک بکەین پێویستیمان بەو زمانەیە وا جگە لەوەش گەر هاتوو ئەو زمانە بزانی پێویستیت بەوە هەیە ینی کللتوری وڵاتانی دنیا بزانی یا خۆت خوێندنەوەی ئەو کتێب و بابەتانی کەوا بە زمانی ئینگلیزی نووسراوە تۆ ئەگەر ئەو زمانە نازانی بێگومان وەکو ئەو وایە دنیایکی وەکو ئەوە لە دنیای کوێر هیچ شتێک نازانی بێگومان کورد هەمیشە ئەم پەندەی هەیە کە ئەڵێ جگە لە زمانی داکەر زمانێشتر بزانی ئەمە پێویستە کەواتە بە دوو مرۆڤ پەیوانت بۆ ئەکرێتن و سوپاس بۆ پەیمانگەی تانیش کە ئەم قۆناغە توانیمان بەسەرکەوتی بە بڕین لە لێڤڵ تو توانیمان بچنە لێڤڵی دواتر نێکستێشتر بکەین ئاسانە یعنی تۆکی کوردێکی زمانێن جێواز یعنی فێر ببی بۆ تا ئاسانە بێگومان هیچ شتێک ئاسانی نییە بەڵام ئەتەوێت خۆت ماندی بکەیت پێویستە ماندیبوون بکەیت هیچی شتێک بەبێ ماندیبوون بەرهەم نایەت کەواتە ئێمە پێویستە ڕۆژانە لەگەڵی بڕۆین و جگە لەوەش ئیلات با بڵێن تەنیا مامۆستا یان بڵێن پەیمانگە ڕێگایەک نییە تەنیا ئەو ڕێگات پێشانەدا کە دەتێختە سەرسیکەیەک بڕۆی دواتر ئەمە ئەگەڕێتەوە سەرخۆت تۆ چۆن ئیش لەسەر ئەو زمانە ئەەکەیت چۆن خۆت لەگەڵی ماندی ئەەکەیت چۆن هەوڵەدەی پەیوەندی با کەسانی بکەیتەوە ئەو زمانە بزانێت بۆ ئەوی زیاتر قسەی پێ بکەیت ئێمە ئێستا سوپاسی مامۆستا و هاوڕانی شەکەم توانیمان ئەم لێڤڵ چوو بە سەرکەوتوی ببڕین و بچنە لێڤڵتری کەنگی تەبریار داکەوت و ئەخۆ فێرکەیە زمانێن جێواز ژبلی زمانێ خۆ بەڵێ بەتایبەت لەناو ئەو کارانەی کە من تێدا ڕۆژانە ئیش دەکەم من بیرم لەوە کردەوە ئەگەر بێت و ئەم زمانی بێگانە یا با بڵێن زمانی ئینگلیزی نەزانم من کاروباری ڕۆژانەم ناڕوات بۆیە بڕیارمدا لەم لە ڕۆژانی ڕابردووە و لە مانگانی ڕابردوو ساڵی ڕابردوو ئیتر بەردەوام بم وا بکەومە سەرسیکەی بۆی بتوانم خۆم فێر زمانی ئینگلیزی بکەم باشە تو وەکی فێرخوازت دەمێن خۆ چاوادا بەش دەکەی بۆ فێربوونا زمانی یعنی تا هەندێک کارێندی هەیە احتیمالە تۆ کارێک دیژی دکەی بەس چاواتە دەمێن خۆدا بەش کردیا دا پشەی مسایتەڕە لەسەروی بابەتی بکەیت بێگومان پێویستە لە ژانی ڕۆژانەدا کاتی خۆت دابش بکەیت بۆ نمونە کاتی خوێندنەوە و کاتی جگە لەوەش ئێمە قوتابین پێویستە کاتیش لە بۆ خوێندن تەرخام بکەین و جگە لەوەش کاتێکی باشمان لە بۆ زمانی فێربوونی زمانی بیانی تەرخان کردووە ئەمەش هەوڵ و ماندبوونەکی بەڕاستی زۆری دەوێت هەرچەندە ئێمە وا ڕاهاتوین کە ئاشنای زمانەکانی تربین بە حکمی ئەوەی ماوەیەکە فترەیەکە لەم پەیمانگایە درێژەمان بە فێربوونی زمانداوە تو وەکو فێرخوازێک چەند گرنگە مرۆڤ زمانێن جێواز بزانیتن ژبلی زمانی دەیکێت هەر وەک دەزانین یەکێک لە هۆکارە سەرچەکانی پەیوەندیکردنی تاک لە نێو کۆمەلگادا زمانە کە زمان هۆکارێک سەرچ پەیوەندیکردنا بۆیە هەتا زیاتر زمانی زیاتر بزانی ئەتوانی لە بەرژەوەندی خۆت بەکاربیینی بۆ پەیوەندیکردن لەگەڵ کەسانی تردا تۆ تەڵەبە یان تۆ کارێک دی دەکەیت وەکو تەڵەبە تەواو کردی ئێستا دەرچووی کۆلێژم ئێستا کار دەکەم بەڵام لەبەر ئەوەی زمانی ئینگلیزی زمانێکی گرنگە زمانی کار و پیشە و بازرگانی و هەتا ئێستا بوویتە زمانی سیاست و تەکنۆلۆجیاش بۆیە بەپێویستی زانی کە بەشداری کۆرسی زمانی ئینگلیزی بکەم بۆ ئەوەی لا بەرژەوەندی خۆم بەکاری بهێنم لە داهاتوودا
پێتریاتە بۆ زمانی ئینگلیزی یانجی حەزەکەی زمانی دیژی بزانین وەکو گرنگی زمان بخۆت دەزانی هەر کۆمەلگا و زمانێک لەلایەوە گرنگە لە کۆمەلگای کوردیدا دوای زمانی دایەک زمانی ئینگلیزی باشترین زمانە کە زۆر بەکاردێ و پاشتران زمانی عربی تا ئێستا من تەنها پلانی زمانی ئینگلیزیم هەیە بەڵام ئەگەر کاتە بیت و پێویست بکات زمانی دیکەش هەوڵ ئەدەین ئینشاءالله. تۆ چاوا دەمێن خۆدا بەش دەکەی تاکو فێر ببی زمانی ئینگلیزی بۆتە زەحمەت نینە؟ ڕاستە بڕێک زەحمەتە بەڵام پێویستی بە هەوڵدان و کە دیاریکردنی کاتێکە بۆ فێربوونی زمان بەڵام هەمووان دەزانێت کە هەر شتێک نێتی بەدەستی بینی پێویستە هەوڵی لۆ بدەیت هەوڵدان زۆر گرنگە بە تایبەت بۆ زمان و دەبی ممارەسەش بکەیت بەکاربهێنی. گرنگیا فێربوون زمانی تو وەکو فێرخوازێک چەند گرنگە بۆتە؟ بەڵێ ئەساساتەتی زۆر گرنگە لە ژیانت دەستبردن بۆ کارێک و دەستپێکردنی پێویستە لە زمانی خۆت زیاتریان دوو زمان زیاتر بزانین بەڕای خۆم. دەستپێکی وەکی هاتیە پەیمانگە هاتان چاوا بووتە زەحمەت نەبوو؟ بێگومان هەموو شتێکە دەست پێ دەکەیان حەز لێ دەبی لایەنێک بەشێک لە ماندووبوونی خۆت خۆشیەکانی خۆت بۆی دەستبەردار بێ. بەڵێ هەموو شتێک حەز دەستپێکی چ دەست پێ کرد چاواتە دەست پێ کرد بۆ زمانی ئینگلیزی فێربی؟ لە سەرەتاوە دەستم پێ کرد و زۆریشم حەز لێ بوو یعنی بنچینەی زمان ئینگلیزیەوە دەستم پێ کرد. هەندێک دەبێژن یعنی ئەگەر وێ خۆ بدەنە گۆرانی فێر دەبن یانژی چیرۆک یانژی فلم تا چاوا دەست پێ کرد؟ بەڵێ ئەم بە فلم زۆرم حەز لێ بوو فلم جێ دەگرت یعنی وەرم دەجێڕا فێر دەبوو. تۆ وەکی مامۆستایەکی ئینگلیزی چەند گرنگە مرۆڤ زمانێن جیاواز بزانیتن ژبلی زمانی دایکێ مرۆڤ فێر ببێت؟ بەڕاستی لێکۆڵینەوەی زۆر کرایە لەسەر ئەوەی کە ئایا کەسێک جگە لە زمانی دایک زمانی تری بزانی با بڵێن بێجگە لە سوودە کۆمەڵایەتەکان سوودی هزریشە یعنی سوودی عەقلیشیەیە بۆ نمونە تۆ چەند زمان بزانی بۆندە زیاتر بیر دەکەیەوە ینی بە شێوازی زیاتر بە جوانتر بە باشتر دنیا دەبینی ژیان دەبینی ژیان دەناسی کەواتە چەند زمان بزانی بێجگە لە قسەی کە دەرێت چەند زمان بزانی چەند کەسی و باشتیش بیر دەکەیەوە چونکە چەند زمان بزانی یارمەتی بیرکردنەوە دەدەن بیرکردنەوەش یارمەتی فێربوونی زمان دەداتن ئەوە بەڵگە سەرمێنرایە پەیوەندیاوان دەگەل کەسانێن بیانیشی دروستتر دەبیتن یعنی بێگومان کەسێک کە ئێستا لە کوردستان دەژین ئەگەر میوانێکمان بێتن بێگومان ئەو میوانە زمانی کوردی نازانیتن ئەگە بشێ زمانی کوردی فێر تۆزێک ئاسان نیست کە زمانی کوردی زمانێکی زۆر نێودەوڵەتی نییە ئەو کەس ئەگەر خەڵکی کوردستان زمانە نێودەوڵەتەکان بزان بەتایبەتی زمانی ئینگلیزی و ئیسپانی و ئەڵمانی و عەرەبی و ئەوانە زۆر بە ئاسانی قسەیان لەگە دەکەن و کمیونیکیشن واتە پەیوەندیکردن زۆر بە ئاسانی لێکتر تێگەیشتن ڕووی داتن هیچ شتێ نابێت. ئەو فێرخوازێن دەهێن حەز دەکەن فێر ببن زمانێن جیاواز کار لەسەر هەندێ دەکەن یعنی جددی نەکو زمانێن جیاواز بزانن بێگومان خەڵک بە تاسەوە شی بڵێ بە عەشقەوە دێن دەیانێ فێری زمانی تر بن چونکە دەزانن نەزانینی زمانی تر بەڕاستی کەم و کوڕێکە لەلایەن ینی خەڵک دێن ینی زۆر حەز دەکەن بێژن بەخوای ئیدی خەڵکی جیاواز دێ کوڕ دێن کەس دێن ناتان بڵێم چه هیان زیاتر دێ بەڵام خەڵک کوڕ و کەس بەگشتی هەمیان دێن. وەکی مامۆستایەک دەبینی بنەماین سەرەکی بوو فێربوونا هەر زمانێکی چنە بنەماین سەرەکی بنەمای سەرەکی لە بۆ فێربوونی هەر زمانێک ئەتوو بۆ منە دەنگەکانی ئەو پیتەکانی ئەو زمانە بزانانی دەنگەکانی ئەو زمانە بزانی با بڵێن وشتە بنچینەیەکان بزانی چەند ڕستەیەکی بنچینەی بزانی ئەو ئەگەر بە شێوەی زۆر سادە وەری بگرین ینی بە شێوەی ڕاست و دەری بریلانی گرامەر ئەو شتانە بڵێ پێیان دەڵێم فێربوون زۆر گرنگە ئەوڕۆ فێر دەبی بەیانی سوودی لێوەردەگری ئەگەر ئێمە بخۆمان مرۆڤ پێویستی بە فێربوونە ئەگەر ینی فێر نەبین پێش ناکەوین ینی بەرەو پێش ناچین کەوتنە وڵاتی بێگومان پێشکەوتن پەیوەستە بە فێربوون وە زمان کاریگەری ڕاستە و خۆی هەیە لەسەر پێشکەوتن ینی بۆ من ئەگەر تەماشای وڵاتیشی وەکو هیندستان بکەین لەبەر چێ خەڵکی هیندستان لە ڕووی پیشە سازیشەوە پێشکەوتن کە زۆر هەژاریشیان گەلە زۆریشن بەڵام ئەو زمانی ئینگلیزی وای کردێکە بەرەو وڵاتیشی پیشە سازی بچن ینی زمان کاریگەری هەیە لەسەوەی کە کۆمەڵگە ببتە کۆمەڵگەیەک خۆی بەڕێ بەجگەلەوەی پێچگەلەوەی کە پشت بە سەرچاویەکان وڵاتی خۆشی بەس ینی
بەخۆی بێتە سەرچاوی پەیداکردنی بژێوی ئەوانە خودی خۆی زانستەکەی و توانای مرۆڤایەتەکەی. دیتناتە گرنگیا فێربوونە زمانی ژبلی زمانی دایکێت. بەڵێ بەڕاستی فێربوونی زمانەکان تەسیراتێکی زۆری هەیە لەسەر کەسایەتی نەفەرەکە تاوان چەند زمان بزانی تەمەنەوەندە نەفەرەی یانی ئەوەندە کەسەی لۆیە گرنگی زمان بە تایبەتی زمانە گرنگەکان وەک زمانی ئینگلیزی وەک من لێبکانە و مامۆستای ئینگلیزی بەڕاستی یانی خەڵکێکی زۆر ڕویان لە فێربوونی زمان کردیا حەزیان لێ فێرە زمانەکان بن بە تایبەتی عەرەبیە کە تورکیە ئێستا کرانەوەی کوردستان بەڕووی ئەو دەوڵەتە نێو دەوڵەتیانەی کە ئێستاوە خەریکە بەرەو دەوڵەت بوون دەچین یعنی بەڕاستی گرنگی زمان زۆر گرنگە لەو ینی پێکەڵبوونمان لەگەر کۆمەڵانی خەڵکی کە بە تایبەتی یعنی ئێستا بۆ نمونە بەگەر باسی زمانی ئینگلیزی بکەین یعنی یەکجار زۆر لە میلەتان دەزانن بە زمانی ئینگلیزی قسە بکەن و هەروە گرنگی و ئیسفادەی زمان وەرگرن ئەوجا ئێمەش وەک کورد پێویستە زۆر بەباشی گرنگی بە زمانەکان بدەین. پەیوەندی دیتناتە پەیوەندیە چاوا دەبیتن دەگەل کەسێن بیانێ دەما بزانین هەر زمانێکی فێر ببی پەیوەندی ئەوان چاوا چێبی. بەڵێ تاوان پەیوەندی دروستبوون لەگەڵ کەسی بیانی ئەو کەسێک کە کورد نەبی تاوان دروستبوونی پەیوەندی بەهۆی زمانەوەی تاوان چەند زیاتر زمان بزانی ئەوەندە زیاتر گرنگی و معلومات و زانیاری زیاتر لە کەسی بەرامبەر وەردەگری بۆ نمونە ئەگەر یەکێک بێ سەردانی وڵاتەکەی ئێمە کە بۆ نمونە زۆر بە زەحمەت زمانی کوردی زانی یان ئەو تا هەر نازانی بۆیە پێویست لەوەیە کە تو زمانەکان بزانی بۆ نمونە ئەگەر تۆ زمانی ئینگلیزی بزانێتانی معلومات و ئیستیفادە و زانیاری زیاتر لەو کەسە وەرگری تاوان ئەوە دەبێتە دروستبوونی پەیوەندی لە نێوان هەردوو کەسدا. پەیمانگە هاتان چەند خۆلێن یعنی زمانی هەنە چەند زمان؟ بەڵێ لە پەیمانگەی ئێمە وەکو پەیمانگای تاوان پەیمانگایش نێودەوڵەتیە زیاتر لە 10 زمانمان هەیە زیاتر لە 25 تا 30 مامۆستامان هەیە لێبکانە تاوان هەمووی ئەکادمی هەمووی مامۆستای زانکۆن هەموو بڕواناوی ماستەر و دکتۆرایان هەیە بەکالۆریۆسن طبعاً لەڕووی هاتن چوین تەڵەبانیش تەڵەبەکانمان تەمەن قوتابیەکان هەموو چین ئەو وەکمان هەیە ئەم جۆرەکمان هەیە هەیتمان قوتابیە هەیتمان فەرمانبەرە ڕووکردنی تەڵەبان یان ڕووکردنی خوێندکاران فێرخوازان لە بۆ زمانی ئینگلیزی زۆر بووە بە تایبەتی سەدەکە و مامۆستای ئینگلیزی زۆر بووە یعنی سەبوون من لەوانەیە مەزیاتر لە 10 گروپمان هەبێ لە ئەوانەی ئەو کەسانەی کە دەیانێت فێر زمانی ئینگلیزی بن لێبکانە. وەکو فێرخوازێک دیتناتە گرنگیا فێربوونە زمانین جیاواز زمانی دایکێ چەند؟ خۆی حادەتەن زیاتر لە پێویست هەمومان پێویستمانە جگە لە زمانی دایک زمانێکی تر فێر بین بۆ ڕاپەڕاندنی کارەکانمان بۆ ئەوەی زیاتر جیهانی دەرەوە بناسین و ئاشنا بین بە کولتوری وان و هەروەها زمان پێویستە هەمومان پێویستمان بەوەیە زیاتر لە زمانێک بزانین فێر ببین هەوڵ بدەین زیاتر زمانێکی تر بزانین. دیتناتە بنەمایان سەرەکی بۆ فێربوونە هەر زمانەکەی چنە؟ بنەمای سەر من خۆم تەڵەبام اقتصادم ئینگلیزیە بۆ یانێ ئیجباریە لەسەرمە هەوڵ بدەم و فێر بم. بەڵێ چاواتە دەست پێ کرد دەست پێ کاتە چاوا بوو زەحمەت ببووتە یان نە؟ بەڵێ هەلە سەرەتا هەموو شتێک هەر قورسە هاتەن ستیپ بای ستیپ دەبێت هەنگاو بە هەنگاو بڕۆی دایمەن یەکەمین قادرمەکە بەسەرەکەوی زۆر زەحمەتە بەڵام دواتر کە زیاتر ئەچیتە ناو کارەکەوە ئیتر ئیزی دەبێت لە بۆت. چت بێژە فێرخوازێندی ئەوێن حەز دەکەن فێر ببن زمانی ئینگلیزی بەس هاتانەوە کە دەرفەتێک دەسێوان نەکەوتیە چت بێژیەوان؟ من داوا لە هەموو کەسێک دەکەم جگە لە زمانی دایک هەوڵ بدەن زمانی تر فێر بن. هەمومان پێویستمانە چکە هەر هەمومان پێویستمان بەوەیە زمانێکی تر بزانین ئەمەش زیاتر بۆ ئەوەی بتوانین تحارب لەگەڵ کەسانی ترا بکەین و ئاشنا بین بە کولتوری دەرەوە. دیتناتە بنەمایان سەرەکی بۆ فێربوونە هەر زمانێکی چیە؟ بەڵێ بن مامۆستا ناز بەهجەت تۆفیق لە جامیعەی سەلاحەدین کۆلێژی زمان مامۆستامە وەروەها لە پەیمانگای تان وەکو مامۆستا زمانی تورکی دەڵێمەوە
مەبەستیت دووبارە بنەمایان سەرەکی بۆ فێربوونە هەر زمانێکی چییە؟ بەڵێ بنەمای سەرەکی بۆ هەر زمانێک طبعاً ئەو دەمنێتەوە سەر ئەو شخصی کە دێ فێرە ئەو زمانە دەبیتن یاخۆ زمانی تورکی بیتن ئینگلیزی بی عربی بیتن بەڵام بەنسبەت زمانی تورکی ئەوەلاً دەمنێتەوە سەر ئەو مامۆستایەی کە بتوانیتن ئەو شتێ ئەو علمەی کە هەیتی داتە ئەو قوتابیەی بەرامبەری خۆی طبعاً جگە لەوەش پێویستە ئەو تەڵەبەیە لە کە لە پاش ئەو محازەڕاتی دەستە دەرێ جۆ لە مەسەلەن گۆرانی تورکی یان لە ئەفلامی تورکی و زیاتر پراتیک بکاتن بە مەسج بیتن یان بە قسەکردن بیتن لەگەر شخصی دووەم هەتاوا بیت کۆنتاکێک دروست بکەوا بیتن لێرە قەواعدیان فێر دەبیتن لەگەر کۆنتاکەکەی خۆی لە دەرەوە زیاتر زووتر و زیاتر فێر دەبیتن. ئەو تەڵەبێن دەهێن ئەو فێرخوازێن هاتینە ژی بوو حەزێتەوە هاتینە ژی بوو کارێ خۆی دەگۆڕێتن مەسەلەن ئەمە تەڵەبەمان هەیە دکتۆرە تەڵەبەمان هەیە مهندسە تەڵەبەمان هەیە ئوستازی جامیعەیە بەڵام لە جێگایشکە تەڵەبەشمان هەیە تەڵەبەی ماڵ یعنی ماڵەیە یان تاجیرە یان هیچ ئیش ناکە میثالەن ئەوە هەیە ئیشی پێەیە هەیە دەلێم لە شەریکەکی تورکیش دەکەم هەیە حەز دەکا فێرە زمانەکە بیتن هەر کەسو بنەوە ئاچی ئەو کەسانیان هاتینە بۆ فێربوونە زمانی تورکی زۆرە نیاژی کەمە دیتنادا کە تایبەتی گرنگی بزمانی ئینگلیزی دەهێتەدا ئێستا حالیان وەکو جاران نمایە گرنگی بە هەموو زمانەکان دەدرێتن و بە ئینگلیز دەدرێت بەڵێ بەڵام زۆرتریش ئێستا دەتوانم بلێم کو بە ئینگلیز دەدرێت هەروە بە تورکیش دەدرێتن کە زۆرترین شەریکاتەکانی هەولێرێ خاستەن لە بلێن لە هەموو جایگایەک خاستن لە هەولێرێ تورکن لۆ زۆر بەیان ئیش دەکەن میثالەن لە شەریکاتەکان پێویستیان بە زمانی تورکیە و کە بلێم تەڵەبەشمان گەلێک زۆرە تو وەکو مامۆستایەک پەیامی تۆ بۆ هەمی فێرخوازان چیە دەتەوێت چ بڵێ بوان دەمەوێتن بلێم ینی هەر کەسێک ئەگەر ئارزووی هەیە فێرە زمان بیتن دەتوانی بەشداری لە پەیمانکان بکە و خصوصان مەکەن کە ئێستا ئێمە لە پەیمانەی تانین بەڕاستی زۆر قوتابیمان لێرکانە بە پلێکی بەرز دەردێت ینی زمانەکە بە تەواوی فێر بووە من وا بڵێم هەر کەس بابێ فێرە زمانەکە بیتن خۆتی لێکەم نابێتەوە. تو وەکی مامۆستایەکی لەوێ پەیمانگە هەیە پەیمانگە هاتان چەند گرنگە مرۆڤ زمانی ئینگلیزی یاخۆ هەر زمانێکی بزانیتن پێشەکی بەخێر بێن بێگومان فێربوونی زمان بە تایبەتی زمان ئینگلیزی گرنگێکی تایبەتی خۆی هەیە بە تایبەت لەو سەردەما کە خۆمان دەزانین زمانی سەردەما لە زۆربەی شوێنە گشتیەکان لە وڵاتان زمانی ئینگلیزی زمانی ڕەسمیە لە وڵاتی خۆشمان لە کوردستان بەمدایانە گرنگێکی زۆری پێدەدرێت لەلایەن چین و توێژە جیاوازەکانەوە و ئەوانەی کە دەشهێن بەشداری دەوراتەکانمان دەکەن خەڵکی جیاجیان لە ئاستی جیاجیا لە کلتور و مستەوای سەقافی جیاجیا دێن هەر کەسە و بە مەبەستێکی جیادێت فێرە زمان دەبی لۆ ئیش و کاری تایبەتی خۆی بەڵام زۆربەی ئەوانەی کە دێن بێگومان چینی خوێندەوارە قوتابی زانکۆیە قوتابی ئامادەیەکان دەرچوانی زانکۆن دێن بەڵێ ئەوێن دەهێن ئاستێوان چاوایە ینی باش دەزانن یاژی گەلک خراپن چاوایە ئاستێوان ئەوانەی کە دێن ئاستی جیاجیان هەر لە ئاستی سەرەتاییەوە تا دوای سەرەتایی و ناوەڕاست و ئاستی باڵا ئەوەش دەوەستێتە سەر منهەجی ئەو کەسانەی ئەو مەکتەبانەی ئەو قوتابخانەی و زانخۆیانەی کە لێوە هاتین ئەگەر منهەجەکانیان لە ئامادەی و سەرەتایی یان لە زانکۆ ئینگلیزی بێت بێگومان ئاستیان باشترە لەوەی کە لە مەکتەبێکی کوردیەوە هاتبن ئاستی جیاجیان بەڵام کە دێنە ئێرە ئەمە تاقیکردنەوەیەکی دیاریکردنی ئاستیان پێ دەکەین هەر کەسە و بە گوێرەی ئاستی خۆی دەچێتە لێوڵی تایبەتی خۆی بنەمایان سەرەکی بۆ فێربوونە هەر زمانێکی چنە خۆی لە زمان ئینگلیزی چوار سکیڵی سەرەکیمان هەیە listening writing speaking and reading خوێندنەوە نووسین قسەکردن گوێگرتن ئەو چوار بنەمایە بنەمای سەرەکی فێربوونی زمانی ئینگلیزین هەر کەسێک دەوێت پەرە بە زمانی خۆی بدا بتوانێت لە داهاتوو
بە تەلاقە بە شێوەیەکی جوان و پێشکەوتو قسە بکە بە ئینگلیزی دەبێت ئەو چوار بنەمایە لە خۆیدا بێنێتە دی و احتیمامیان پێ بدە بێگومان هۆکاری تایبەتی خۆی هەیە یعنی چەند ئەوڕۆ یارمەتیدەری باش هەیە لە ئەنتەرنێت و ڤیدیۆ و تۆڕی کۆمەڵایەتی یاریدەدەری باشن کەسێک بێ فێری زمانی ئینگلیزی بێت هۆکارەکان ئەوڕۆ ئاسانترن وەک لەوەی مقارنەتەن بە پێشوو. خاڵی سەرەکی بوو فێربوونە هەر زمانێکی چییە فێرخواست دەما دەهێتن حەز دەکەتن فێر ببیتن زمانندی خاڵی سەرەکی چییە خاڵی یەکەم چ بکەتن خۆی ئینگلیزی ینی دەوەستێتە سەر چەند کۆڵەکەک ئەوە نییە بڵین یەک شت فێر بێت ئیتر ئەو کەسە دەتوانێت بە ئینگلیزی قسە بکات ینی چەند بنەمایەکی سەرەکی هەیە وەکو پێم گوتی کەسەکە دەبێت بە یەک مستەوا بە شێوەیەکی ینی هاوسنگ احتیمام هەر بە هەر چوار سکیلەکە بداوی کە ئاماژەم پێ کرد نووسین قسەکردن گوێگرتن و خوێندنەوە هەمووی ینی هەوڵدا بە یەک مستەوا بە یەک هاوسنگێکی ڕابگری بین لەسەر هەر چواریان وەکو بشم گوتی ینی هۆکار زۆرە لەو فێربوونی زمانی ئینگلیزی هەر لە تەماشاکردنی فیلم لە خوێندنەوە لە قسەکردن لەگەڵ خەڵکانی بیانی یان خوێندنەوەی کتێب یان بەشداریکردن لە دەوراتی فێربوونی زمانی ئینگلیزی دیتناتە تەنێ لە دەورەی فێر دەبن زمانی ئینگلیزیانجی هەر زمانێک دی دەورات یعنیکردنەوەی خولی فێربوونی زمانی ئینگلیزی بە تەنها کافی نییە بەس نیە لەوە فێربوونی هەر زمانێک وەک دەڵی دەورات یان زانکۆ هەر شتێکی تکەیە تەنها یعنی یارمەتی دەرگاکەت بۆ دەکاتەوە بەڵام ئەوەی تر دەوەستێتە سەر تەڵەبەکە ینی ئەوەی کە لەسەر مامۆستا و لەسەر سنتەرەکانی خولی فێرکردنی زمانە ئەوەیە یارمەتی دەری کەسەکە بکە بەڵام ناکرێت کەسەکە تەنها هەموو اعتیمادی بخاتە سەر مەرکەز اعتیماد لەسەر خۆ بکات لەسەر خۆ بە تایبەتی ینی سنتەر و مەراکزەکانی فێربوونی زمان یارمەتی دەری باشن دەرگات بۆ دەکەنەوە بەڵام ئەوەی تر قوتابەکە لە خۆی دەوەستێتە سەر خۆی ئایا دوای ئەوەی کە لە خولەکە تەواو بوو دەچێتەوە ماڵێت دەکات ئایا هەر بەردەوام دەبێت یان تاو قوتابەکە دادنێتەوە تا بەیانی دێتەوە دەورە دەستی لێ نادا بێگومان ئەوە شێوازێکی باش نیە بۆ فێربوونی زمان فێرخوازێن تو شەوەندەی زمانی ئینگلیزی چاوانە وەکو ئاست بەڵێ ئەوانەی من کە ئەو گروپەی کە تازە بڵێن تەخەڕوزیان کردوێتە بوون ئاستی دوو بوون بێگومان زۆر لێیان ڕازیم لێرەوە دەستخۆشیان لێ دەکەم هەوڵ و تەقەڵایەکی زۆریاندا حەزی فێربوون لە ناو ناخ یەکەیەکیاندا بەدی دەکرێت ینی هەز دەکەی کە زۆر حەز بە فێربوونی زمانی ئینگلیزی دەکەن هەم تەمەنەکەشیان گونجاوە کە کەسێک بێ فێری زمانی دووەم بێت بەڵام تەڵەبەکانی خۆم بەعام شێوشی گشتی ینی لێیان ڕازیم مستەوایان زۆر باش بوو و لێرەوە تەمەنای سەرکەوتنی زیاتریان لە دەخوازم لە ئاستەکانی داهاتوو تۆ هاتیە فێرخوازێکی تواتی فێری زمان چ زمان هاتی تایبەت بزانێ بەڵێ من هاتیمەوە پەیمانگایە دەمێ فێری زمانی عەرەبی بم و مرۆڤ هەر چەند زمان بزانێ گرینگە ینی لە ژیاندا چەند زمانەکان بزانێ خۆ کوردی کە حەز دەکەی زمانی عەرەبی فێر ببی بەڵێ ji بۆ کاریە یان هەر بۆ خۆ حەزی خۆتە تو حەز دەکەی فێر ببی هەم حەزە و هەم لە بۆ کاری ڕۆژانەشمان پێویستمان پێ بە خۆ تەڵەبە یان کار دەکەی بەڵێ کار دەکەم و خوێندکاریش بۆتە زەحمەت نینە تۆ زمانێک کە جێوازی زمانی خۆ بزانی وڵاهی زەحمەتە بەس هەموو شتێک دەبی هەوڵی لەوە بدەیت کە پێی بگەی دەمێن خۆ چاوادا بەش دەکەی بۆ فێربوونێ وڵاهی کاتم لە بۆ تارخان کردێ ینی بەڵێ دابەشم کرد لەگەر ئیشەکەی خۆم ڕێکم خستە بەڵێ تۆ دەبینی چەند گرنگە ئینسان زمانێن جێواز بزانێتن دژیانە خۆدا وڵاهی گرینگە ینی هەموو مرۆڤێک پێویستە چەند زمانێک بزانێت بەرەوەی لە ژیاندا پێویستی پێ دەبێت مامۆستا زانینە هەر زمانێکی ژبلی زمانی دایکێ چەند گرنگە بۆ مرۆڤ بوو طبعا فێربوونی زمانی زۆر گرنگە ئێمە زمانی دایک پێی دەڵێن first language acquisition
هەروەها زمانی تر کە کەسێک لە دوای تەمەنی 18 ساڵی یان لە دوای تەمەنی 12 ساڵی دەوێت فێری زمانێکی تربی پێی دەڵێن second language acquisition third language acquisition. اینجا خاصیتەکانی فێربوونی زمانی یەکەم تا ڕادەیەک جیاوازە لەگەڵ خاصیتی فێربوونی زمانی دووەم، بەڵام خاڵی هاوبەش زۆرە. من وەکو مامۆستایەک وا بیر دەکەمەوە زۆر گرنگە هەر مرۆڤێک هەر کەسێک بە تایبەتی لە کوردستان زیاتر لە یەک زمان قسەی بکات لەبەرەوەی دنیا بەرەو کرانەوە دەچێت بۆ شارەزابوون لە کەلتوری خەڵکی تر، هەروەها بۆ ئەوی زیاتر ئاشنابی بە ڕۆشنبیری وڵاتانی تر گرنگە و ئەو کەسانی کە دایانێت فێرە زمان بن خەڵکی جیاوازن گشت تەمەنەکان لە گشت ئاستەکان دێت. ئێمە وەکو پەیمانگایەکی نێودەوڵەتی زمان نزیکەی 8 ساڵە لە بواری فێربوونی زمانەکان کار دەکەین. ئەو خەڵکانی کە تا ئێستا دێنە لای ئێمە لە هەموو تەمەنەکانن لە هەموو ئاستەکانن، خەڵکێ لە بواری بزنس پێویستی پێێتی، خەڵکێ لە بواری ئەکادمی هەیە بۆ دۆزینەوەی کار بە شێوازی جیاواز داوای زمانەکان دەکەن. بنەمایان سەرەکی بۆ فێربوونە هەر زمانێکی تووەکی مامۆستایەک کچان. بنەمای فێربوونی بنەما سەرەکیەکانی فێربوونی هەر زمانێک بریتە لە گوێگرتن سەرەتا. ئەو کەسە دەبێت بە شێوەیەکی بەرچاو هەڵ بدا زۆر جێلو زمانی ڕابگری کە پێی دەڵێن تاگەر لانگویج، ئەو زمانێک کە دەوێت فێریبی. دووەم ئەو زمانەی کە با بڵێن کە دەوێت فێریبی بە شێوەیەکی ئەکادمی زەرورە خۆی فێرە خوێندنەوە نووسینیش بکە. هەروەها جگە لەوەش زۆر گرنگە ئەو کەسە ممارەسەی بکە خەڵێکی هاوبەش دروستکە، بە تایبەتی لە کاتی داخلبوونی بۆ کۆرسەکەی هەڵ بدا ئەڵقەیەکی ڕەبط دروستکە لەگەڵ بەڕێگای بەکارهێنانی وێبسایتەکان یان ئینتەرنێت یان تەکنۆلۆژیای نوێ. چ دژەوان فێرخوازان ئەوێن حەز دەکەن دهێن زمانێن جیاواز فێر ببن؟ گرنگترین شت بۆ ئەو کەسێک کە دەوێت زمانی جیاواز فێربی، گرنگترین شت ئەوەیە سەرەتا ئەو کەسە هەڵبدا بە شێوەیەکی بەردەوام ممارەسە بکە دانەبڕێ. فێربوونی زمانی بەلایەنی کەم سیستەمی کۆرساتە 6 کۆرسە، هەر کۆرسێک 2 مانجی پێویستە. بەلایەنی کەم ئەو کەسە گەر بێوێت سەیتەرەی لەسەر زمانەکەی بکا بە شێوەیەکی بەرچاو مەفروضە بەلایەنی کەم 6 مانگ لەسەر فێربوونی ئەو زمانی بەردەوام بی ممارەسەی بکە، دواتر دەتوانێت ئەساسێکی بەخۆت بۆ خۆی دروستکە بۆ فێربوونی ئەو زمانی. دیتنا تا خوێندکاران فێرخواز چەند لیڤڵ دەشێتن تا ڕادەیەکن پاغ بیتن؟ وەکو باسم کرد خۆی 6 لیڤڵە، بەلایەنی کەم ئەو کەسە دەبێت بتانی 3 لیڤڵی تاواکە دەکات 6 مانگ. لە دوو ماهەیەژی بینەرێن هێژا خۆشتوی بینەرێن بەرنامەی دەربڕین وەسا هاتە دیارکردن کوزانینە هەر زمانێکی بۆ مرۆڤی بۆوی و پاشە ڕۆژاوی گرنگە و دیسان ڕێکەکە ئاسانە بۆ پەیوەندیە دگەل کەسانێن بیانی ئەلڤێرەژی ئەم گەشتینە دومایکە خەلەکە vê هەفتەیە تا هەفتەیە کادی و بابەتێکی دیژی بەرنامەی دەربڕین بمینن بەخێر و خۆشی.